شاڵا و کۆسرەد ڕەسوڵ زانی چۆن چوو بۆ پرسا بەڵام نەیزانی چۆن ڕای کرد. وەرم پێتان بڵێم ئەمڕۆ شاڵاو لە هەولێر چۆن ڕای کردووە. شاڵا و کۆسرەد ڕەسوڵ سەرۆکی لیستەیەکێتی لە بازنەی هەولێر لە میانەی بانگەشەکانیدا هەمیشە دروشمی هەولێر وەردەگرینەوەی دەگوت کەچی ئەمڕۆ لە هەولێر بەشداری پرسەیەک دەکات و دواتر دەردەکرێت. دروشمەکەی خۆی بیر دەچێتەوە هەرەمەندەش نا بەڵکو پێڵاوەکەشی جێدەهێڵێت. وەرن ورد و درشتی ڕووداوەکەتان بۆ بگەڕمەوە. دوانیوەڕۆی ئەمڕۆ شاڵا و کۆسرەد ڕەسوڵ سەرۆکی لیستەیەکێتی لە بازنەی هەولێر بۆ بانگەشەی هەڵبژاردن و ڕاکێشانی سەرنجی خەڵک سەردانی پرسەیەک دەکات لە مزگەوتی ڕەشاد موفتی. دوای دانیشتن لە مزگەوتەکە یەکێک لە کەسوکاری بنەماڵەکەی کۆچ کردو دەڕواتە لای شاڵا و کۆسرەد ڕەسوڵ و پێی دەڵێت ئێمە لەگەڵ ئێوە دوژمنداری پێشتر کەسوکاری ئێمەتان وەک پیشەی هەمیشەی خۆتان قەتڵ و عام کردووە، تکایە بێنانەوەی کێشە بڕۆنە دەرەوە. تا ئێرە ڕووداوێکی ئاساییە، بەڵام پاسەوانەکانی شاڵا و کۆسرەد ڕەسوڵ بەرگەی ئەم قسەیە ناگرن و هێرش دەکەنە سەر چەند گەنجێکی خاوەن پرسەکە، تەقە دەکەن و شەڕ و ئاژاوە دەنێنەوە. لە ئەنجامدا هاوڵاتیەک بە ناوی مامۆستا محەممەد بریندار دەبێت. دواتر لە ترسی هێزەمنیەکانی هەولێر و وڵات پارێزان ڕادەکەن. شاڵا و کۆسرەد ڕەسوڵ پێڵاوەکەی لە مڕاکردنە بیر دەچێت. هەر ئەمەندەش نا پاسەوانەکانی ناوبراو دوای دروستکردنی ئاژاوەکە هەڵدێن و ئەوانیش پێڵاو و باجی پاسەوانی و ئامێری پەیوەندیکردنی بێتەریان بیر دەچێت. بنەماڵەی خاوەن پرسە لە ڕوونکردنەوەیەکدا دەڵێت شاڵا و کۆسرەد و حیزبەکەی بە ئەمەبەست دەیانەوێت ئاژاوە دروستکەن، دەنا باش دەزانن تازیەکە هی پارتیە و هی بنەماڵەی سابیر عەلکەیە. چۆن دەبێ بچنە پرسەکە ئەگەر مەبەستیان ئاژاوە نەبێت؟ دوو مانگ بەر لە ئێستا خێزانی شەید سابیر عەلکە کۆچی دوایی کرد. بۆچی شاڵاو نەچوە پرسەکەی؟ بەڵام دیارە دەزانن لە هەڵبژاردنی ئەم جارە لە هەولێر شکستێکی گەورە چاوەڕێیان دەکات، بۆیە دەستیان داوەتە ئاژاوەنانەوە و دەیانەوێ هەولێر وەکو زەمانی پێش سیویەکی ئاب لە شەڕ و ئاژاوە و نائارەمیدا بێت.